وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن خير الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. وبعد، خوای پەروەردگار کە ئینسانی دروست کرد دوو قووەتی تێدا دروست کرد، دوو هێزی لە ئینساندا دروست کرد بۆ بەدەستهێنانی هەر شتێک کە سوودی پێ بگەێنێ و بۆ لادانی هەر شتێک کە زەرەری پێ بگەێنێ. خوای گەورە لە ئینساندا شەهوەتی دروست کرد. ئەگەر ئەو شەهوەتە نەبوایە پیا و ژنی نەدەهێنا و ئافرەتی شووی نەدەکرد و منداڵیش نەدەبوو و ژیان لەسەر ڕووی زەوی بەردەوام نەدەبوو. شەهوەتی لە دڵدا دروست کردوویت بۆی ئارەزووی ژنهێنانت هەبێت و قووەتێکی غەضەبی و تووڕەییشی لە دڵدا دروست کردوویت بۆەوەی دیفاع لە عێرز و ناموسی خۆت بکەیت. ئەگەر ئەو تووڕەبوونە لە دڵی ئینساندا خوای گەورە خەڵقی نەکربا و دروستی نەکربا، ئەوە ئینسان دەیوث دەبوو، داوێن پیس دەبوو، بەلایەوە گرنگ نەدەبوو کە لە پێشچاوی ئەو دەستدرێژی بۆ سەر ناموس و عێرض و شەڕەف و کەرامەتی خۆی و خێزان و کچی کرابە بە خەیاڵیدا نەدات. بەڵام کاتێک کە دەستدرێژیەک بەرامبەر ناموس و کەرامەتی بێ، ئەو غەضەبەی کە خوا دروستی کردووە لە دڵیدا ئیشارەت لێ دەدات و دیفاع دەکات، نابێت، قبوڵ نییە. خوای پەروەردگار جگە لەو دوو قووەتە عەقڵیشی بە ئینسان داوە وەکو مؤەدیبێک، وەکو ئامۆژگاریکارێک کە ئینسان بزانێ غەضەبەکەی لە چی بەکاربێنێ و شەهوەتەکەشی چۆن بەکاربێنێت. بەعەدل زێدەڕەوی نەکا لە شەهوەت و ئارزوبازی. ئەوەی کە خوا بۆی حەڵال کردو ئەو شەهوەتە تەنها نەچێ زینا بکات و بەدڕەوشتی بکات. ئەو عەقڵەیە پێت دەڵێ کە ئەو قووەتە غەضەبیەی هەتە نەچی خەڵکی پێ بکوژیت و دەست درێژی بکەیتە سەر خەڵک و ئازاری خەڵک بدەیت. بەڵام لەو لاشەوە شەیطان هانت دەدا و هەوڵت لەگەڵ دەدا شەهوەتەکەت ئیسراف و زێدەڕەوی تێدا بکەی، خەریکی حەڵاڵی خۆت نەبی چاو لە حەرام بکەیت، غەضەبەکەت دانەمرچێنیتەوە بەعەدل، دەست درێژی بکەیتە سەر خەڵک و زوڵم لە خەڵک بکەیت. ئیشی شەیطانەوەیە، تووشی زێدەڕەوی و ئیسرافت دەکا، هەم لە شەهوەت و ئارەزوتدا و هەم لە قووەتی غەضەبتدا. پەلامارت پێدەدا یا بەرەو پیاوکوشتن و کاولکاری و وێرانکاری، دەست درێژیکردن و زوڵم لە خەڵککردن، یاوا لێ دەکا خەریکی ڕابواردن و بەرەڵایبی و غەرقبی لە تاوانی ئارەزوبازیدا. بەو دوو ڕێگایەدا دەتبات. بەڵام خوای پەروەردگار عەقڵێکی پێبەخشیویت، ئەو عەقڵەشی بە وەحی قورئان و حەدیث ئاوداویت ئەگەر بێت و شوێنیان بکەویت بۆ ئەوەی بەعەدل ئینسانێکی عەدل بیت و بزانیت حەڵال کامەیە و حەرام کامەیە. شەیطان لێمان ناگەڕێت بە شوبهە و بە شەهوە، هەوڵمان لەگەڵ دەدا گومڕامان کە، تووشی تاوان و خراپەمان بکە. خوای گەورە دەفەرمێ ئینە الشەیطانە لەکم عەدوون فاتەخیذوه عەدووە ئینەما یەدعو حیزبەه لیەکونوا من ئەصحاب الجەحیم. شەیطان دوژمنی ئێوەیە، قەت بە دۆستی خۆتانی دانەنێن، دێ بۆلات خۆی بە دۆست و خۆشەویست و ناسح الئەمین دادەنێت، خۆی بە کەسێکی دڵسۆزت دادەنێ. شەیطان جا شەیطانی ئینسان بێت یا شەیطانی جنۆکە بێت، بەڵام خوای گەورە دەفەرمێ نەخەڵەتێن بەو شەیطانە. إن الشيطان لكم عدو، شيطان دجمنتانا
ئێوەش بە دوژمنی خۆتانی دابنێن. ئەگەر هەر کەسێک دوژمنی خۆی بە دۆست دانا، لە کاتێکدا دوژمنەکە تۆ بە دۆست دانانێ و لە دوژمنایەتی کردنت بەردەوامە، ئەوە تۆ کەسێکی غافڵی و بە هیلاک دەچی. دوژمن دەبێ بە دوژمنی دابنیت و وریابیت لێی، کە وریا نەبوویت بە هەڵەدا دەچیت و لە خشتە دەچیت و زەفەرت پێدەبا. خوای گەورە دەفەرمێ شەیطان حیزبەکەی خۆی، شوێن کەوتەکانی خۆی بانگ دەکا، بەڵام بەرەو کوێ دەیان با؟ لیەکونوا من ئەصحاب الجەحیم، بانگیان دەکا بەرەو ئەصحاب الجەحیم، دەیان کاتە کۆمەڵ و دەستەی ئەهلی جەهەنەم خوا بمان پارێزێت. کەواتە براکانم، ئینسان شوێن شەیطان نەکەوێت، کە شوێن شەیطان بکەویت بەرەو جەهەنەم دەڕۆیت. شەیطان لەسەر مەسلحەتی من و تۆ نییە، شەیطان مەسلحەتی خۆی نەویست، بەهۆی ئەو حەسادەتەی کە هەیبوو مەسلحەتی خۆی لەدەستدا، نەفسی خۆی بە هیلاک برد و مستحەقی جەهەنەمی کرد. کەسێک کە نەسیحەتی چاچی پێ نەبێ بۆ نەفسی خۆی، چۆن بۆ من و تۆی پێ دەبێت؟ بۆیە چەندەها بەسەر هات کە زانایانی تەفسیر باسییان کردووە کە شەیطان چۆن دێ و فێڵ لە ئینسان دەکا و لە خشتەی دەبات. خوای پەروەردگار لە ئاەتێکدا دەفەرمێ کە مەثل الشەیطان إذ قال للإنسان كفر فلما كفر قال إني بريء منك إني أخاف الله رب العالمين. شەیطان وێنەی کەسانێک کە چێ بوون، جوولەکەکان بوون، منافقەکان و جوولەکەکان، خوای گەورە دەفەرمێ وەکو چێ وایە؟ وەکو شەیطان وایە. إذ قال للإنسان كفر، بإنسان دڵە کافر بە. چۆن؟ ابن جرير طبري وابن كثير رحمة خوای لێ بێ وإمام ماوردي وغير أوانج لمفسرين چەند نمونەیەک دێنەوە بۆ لێکدانەوەی ئەم ئاەتە پیرۆزە لەوانە. علی کوڕی ئەبی طالب ڕەزای خوای گەورەی لێ بێ دەجێڕێتەوە، دەفەرمێ عابدێک هەبوو 60 ساڵ خەریکی عیبادەتی خوا بوو لە نەسڕانیەکان کاتی خۆی، 60 ساڵ لە شوێنێکدا خەریکی عیبادەتی خوایە، بەڵام عیبادەتیان بە جەهلە، بە نەفامی و نەزانینە. شەیطان زەفەری پێ نەدەبرد تا ڕۆژێکیان شەیطان لۆفەیەکی بەکارهێنا بە وەسیلەیەکی ناڕاستە و خۆ بزانێت چۆن زەفەر بەو عابدە دەبات. چوو ئافرەتێکی دەستکەوت، ئەو ئافرەتەی شێت کرد. چۆن ئێمە دەڵێن ئافرەت ئینسان کە شێت دەبێ؟ یعنی چی شێت دەبێ؟ بە عەرەبی پێی دەڵێن چی شێت؟ پێی دەوتێ مەجنون. مەجنون یعنی چی؟ یعنی جنی چۆتە ناو، جن چۆتە ناو لاشەی ئەو ئینسانە. مەجنون یعنی بهی جنە، یعنی جنۆکە چۆتە ناو لاشەی. لە سەردەمی مشریکەکانیش ئەوە هەبوو و بەردەوام تا ئەمڕۆی ئێمەش جن دەچێتە ناو لاشەی ئینسان. کەس ئینکاری ئەوە ناکە ئیلا معتەزیلەکان نەبن. هەر کەسێکیش متەئەسیر بێ بە عەقیدەی معتەزیلە کە کۆمەڵێکی گومڕان نەک ئەهلی سونە و جەماعە بن. شەیطان چوو ئافرەتێکی مەجنونە کرد، شێتی کرد. چۆن؟ یەکێک لە جوندیەکانی خۆی لە شەیطانەکانی ناردە ناو لاشەی و ئافرەتە، تەواو ئافرەتە تێک چوو. ئەوجا هاتە لای کەس و کاری ئافرەتەکە، وتی ڕاهیبێک هەیە، عابدێک هەیە، خواپەرستێک هەیە، عیلاجی ئەو ئافرەتە ئێوە تەنها لای ئەوە، لای کەستر نییە. تیان بابی بین بۆ لای ئەو. بزانە شەیطان خۆی چ دەکات؟ خەتوە خەتوە. یەکەم جار ئافرەتەکەی شێت کرد، دوای وتی عیلاجی ئافرەتەکەتان لای فڵانە کەسەیە. بردی ئافرەتەیان برد بۆ لای عابدەکە، عابدەکەش بە حساب عیلاجی بکات. طبعا شەیطان بەس ئەوەی دەیەوێت ئافرەتە بگاتە لای ئەو ڕاهیبە، بۆی زەفەر بەو ڕاهیبە عابدە خواپەرستە ببە. عیلاجی کرد و ئافرەتەیان لادانا بۆی عیلاجی بکات. بینی ئافرەتە جوانە و تەئسیری لە دڵی عابد کرد، تا شەیطان وردە وردە زەفەری بۆ هێنا کە عابد چۆ لای ئافرەتە و تووشی فاحشەی کرد. ئەوجا دوای ئەوە وتی ئەی عابد، تۆ چاک دەزانی ئەگەر کەشف بی و ئەمرەکەی تۆ کەشف بێ لای خەڵک، لای برا و کەسوکاری ئەو کچە دەتکوژن، حەیاشت دەچێ، عیبادەتی 6 ساڵیشت هەمووی بادەی با، چاک وا بشی کوژیت. بڵێ نەخۆشەکەی چارە نەکراو مرد، محاوەلەم کرد چاکی کەمەوە چاک نەبوو مرد، کوشتیشی دەفنیشی کرد. هاتنەوە لای کوا نەخۆشمان، نەخۆشەکەتان زۆر قورس بوو نەخۆشەکەی و مرد. ڕۆیشتنەوە سیقەیان پێی بوو، دوایی کە شەیطان لێ ناگەڕێت، زنجیرەی هەوڵەکانی شەیطان کۆتایی نەهاتووە، چۆ لای کەسوکاریان تەئکید کەن، ئەکید بن، دڵنیا بن ئەو مەسەلەیە وانییە. ڕاهیبەکە ئیلا شتێکی لە ئافرەتەکەی ئێوە کردووە کوشتوویەتی، دەناشتیوانی ئافرەتە نامرێت. ئەوجا هاتن ئافرەتەیان هەڵدایەوە،
کەشفیان کرد بۆیان دەرکەوت کە ڕاهب فاحشەشی لەگەڵ کرد و ئیعترافی کرد ئەوجا بردیان بۆ لای حاکم بۆی لە سێدارە بدرێ لە ڕێگا شەیطان هاتەوە لای ڕاهب ماویەتی جارێ وتی چاک دەزانی من تووشی ئەوەم کردیت و کەسیش نەجاتت نادا لەو لە سێدارەدانە ئیلا من نەبێ بەڵام بە مەرجێک تی مەرجەکەت چییە تی سوزدەم بۆ بەرە نەجاتت دەدەم ئێستا لای حاکمەکە خوتەیەکی وات بۆ تێچێشم ڕزگارت بێ تی جا باشە مادام بەوە بێ ئەوە سوزدەشم بۆ بردی ئەو جاوتی ئینی ئەخاف الله شەیطان وتی تەواو زنجیرەکەی من کۆتایی هات ئینی ئەخاف الله جا من لە خوا دەترسم إني أخاف الله إني بريء منك إني أخاف الله رب العالمين أو جام بريء ملتو إيش بتونا ما كافر بي تواب مهمتي من تأير أبو إني بريء منك إني أخاف الله رب العالمين من الأخواي جورة ترسم شيطان دل من الأخوة ترسم كأخواي جورة رب العالمين بالوردقاري هم بونا ورا جا أخواي جورة لو آتذ فرمي كمثل الشيطان إذ قال للإنسان كفر بإنساني قد كافر بتاواي لكرد خطوة توشي كفري كرد أو جاوتي من بريء ملت شيطان آواد لذكا خطوة ددباتا وكدد جينة التاوان وفاحشة وخرافة أو جادل من بريء ملت تاروجي قيامة لجهنم يجدا هاوار كيت بو شيطان تواد من كرد خواهي قرد فرمي ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان إنه لكم عدو مبين أي بني آدم بيم نوتن بقصي شيطان مكانو شيطان ما برستن شيطان دجمني سركشي إيويا وان بي نوتن بلان بقصتان نكردم كواتا برابر زكانم شيطان دجمنتا اگر آفرتي چي بو رازان ديتوا اگر مشروب خوارنوي بو رازان ديتوا نچي بخلتي لسر مصلحتي تونية بو إلى حديث صحيح دهاتو پیغمبري خواه عليه الصلاة والسلام دفرمي همو روزك بيانيان شيطان جنديكاني خوي دنيريت إبليس شيطانكاني خوي دنيريت بو چوێ دەیانێرێت بۆ ناو خەڵک بۆ ئەوەی خەڵکی لە خشتە بەرن و لە ڕێگای خواپەرستی لایەندەن یەکێکیان دێتەوە جوندیەک دەڵێ من ئەوڕۆ فلانە کەسم تووشی ئەو گوناها کرد دەڵێ هیچ نییە تۆبەی لێ دەکات و نەجاتی دەبێت هیچت نەکردەوە یەکێکتر دەڵێ من وام لێ کرد ئەو کوڕە سەرپێچی فەرمانی باوکی بکاو لەگەڵ باوک و دایکی خراپە دەڵێ هیچ نییە ئێستا تۆبە دەکات و دەچێت دایک و باوکی ڕازی دەکات یەکێکتر دەڵێ من وام کرد لێی نەگەڕام تاوەکو ژنەکەیم پێ تەلاق نەدا دەڵێ هیچ نییە چێژنێکتر دێنێ و نەجاتی دەبێت یەکێکتر دەڵێم وام لێ کرد تاوەکو تووشی زینام نەکرد لێی نەگەڕام دەڵێ ئەنتە وەرە تۆ جوندی ڕاستەقینەی تازە زینای کرد تەواو چی بکات یەکێکتر دەڵێ وازم لێ نەهێنا تاوەکو تووشی مەشروب خواردنەوەم نەکرد دەڵێ وە ئەنتە تۆ جوندی چاچیت سێمیان دەڵێ لێی نەگەڕام تاوەکو تووشی قەتل و خۆکشتن و خەڵک کوشتنم نەکرد دەڵێ وەرە وە ئەنتە ئێوە جوندی باشن شەیطان ئەوە ئیشێتی ڕۆژانە کاتێک کە مەشروبەکەت دەخۆیتەوە ئەو تاڵاوە دەخۆیتەوە بزانە تۆ بوویتە جوندی شەیطان و بە تەسلیمی شەیطان بوویت کاتێک کە تۆ خەریکی فاحیشەیت بزانە تۆ خوای گەورە لێت تووڕەیە و تۆ تەسلیمی شەیطان بوویت شەیطان خۆی بە هیلاک برد وامەزانە تۆ سەرفراز بکە وامەزانە من و تۆ سەرکەوتوو بکە نەسیحەتی خێرمان بکە داوا دەکەم لە خوای پەروەردگار بمان پارێزێ لە داوی شەیطان و لە شەڕی نەفسمان و ئاخیرمان خێر بکە والحەمد لله والصلاة والسلام على رسول الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله یەکێک لە خۆتەکانی شەیطان یەکێک لە پیلانەکانی ئیبلیس بریتیە لە تەلبیس واتە ناحەقت نیشان دەدا لە شێوەی حەق شتێک کە خۆی ناحەقە و ڕەوانیە و حەق نییە بەڵام لە پێشچاوی تۆ بە حەق نیشان دەدا و لە پێشچاوت دەڕازێنێتەوە خوای گەورە دەفەرمێ لە قورئاندا ومن يعش عن ذكر الرحمن نقيض له شيطانا فهو له قرين وإنهم ليصدونهم عن السبيل ويحسبون أنهم مهتدون خواهي قرد فرمي هر كسك چاوي لاواز بيت ليادي ايما ولذكري ايما وإنه لذكر لك ولقومك أو قرآن ذكري خوايا هر كسك چاو لاواز بيت لسير كردن تيروانين قرآن يعشو أعشا يعني چي ئاشا ئەوەی کە چاوی بینینی لاوازە زۆر جا هەر کەسێک بە جوانی قورئان نەبینێت بینینی دڵی مەبەستە لێرەدا چۆن چاو لاواز دەبێت کە دڵیش ئاوا لاواز بوو ئەو دڵی من و تۆ کە تەسلیمی ئەو قورئانە نەبوو باوەڕی بە ئایەتەکانی قورئان و حەدیثەکانی پێغەمبەری خوا نەبوو عەلەیهی السەڵات وەسەلام کە پێ دووترا خوا وای فەرموو پێغەمبەری خوا ئەساسم وای فەرموو تەسلیمی قەولی خوا و پێغەمبەر نەبوویت عەلەیهی السەڵات وەسەلام خوای گەورە عقوبەت دەدا بەچی بەوە نابتکوژێ نەخێر
ومن يعش عن ذكر الرحمن نقيض له شيطانا خوای گەورە شەیطانێکت بۆ دەکاتە چی فهو له قرين شەیطانێکت بۆ دەکا بە دۆست و لەگەڵت دەبێ بە ڕەفیقت چکە تۆ وازت لە ڕەفاقەتی چێ هێنا وازت لە ڕەفاقەتی پێغەمبەران و صدیقین و شوهەدا و صالحین هێنا خوای گەورە دەفەرمێ ومن يطع الله والرسول هەر کەسێ گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا بکات عليه الصلاة والسلام هەر کەسێ دەست بە قورئان و سنەتەوە بگرێت ئەوە لەگەڵ چێە ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا هەر کەسێک دەست بە قورئان و سنەتەوە بگرێ ئەوە خوای گەورە دەیکاتە ڕەفیقی چێ ڕەفیقی پێغەمبەران ڕەفیقی صدیقین و ڕاستان ڕەفیقی شەهید و پیاوچاکان لەگەڵ ئەوان دەبیت و ڕەفیقی ئەوانی تو لە بەهەشتیش لەگەڵ ئەوان دەبیت ئەی کەسێ بەچی دەبیتە ڕەفیقی ئەوان بە دووشت دەستگرتنت بە قورئان و بە سنەت نەک کە قەولی خوات بۆ هات و حەدیسی پێغەمبەرت بۆ هات عەلەیهی سڵاتو وسەلام بڵێ ئاخر عادەت و نەریتی ئێمە وانییە آخر مذهبی ئێمە وانییە آخر باو باپیرانمان وایان پێ نەوتوین کە تۆ وابی ڕەفیقی پێغەمبەران نابیت ئەی ڕەفیقی چێ دەبیت ومن يعش عن ذكر الرحمن ئەوەی کە پشت هەڵکات لە قورئان و لە حەدیث کە ئایەتی خوای بۆ خوێندرایەوە حەدیسی پێغەمبەری خوای بۆ خوێندرایەوە عەلەیهی سڵاتو وسەلام وازی لێ بێنێت و تەسلیمی نەبێ خوای گەورە ڕەفیقێکی تری بۆ هەڵدەبژێرێ بۆ ئەو ئینسانە چێ ئەو ڕەفیقەی تر نقيض له شيطانا خوای گەورە شەیطانێک دەکاتە ڕەفیقی ئەو ئینسانە فهو له قرين أو شيطانش دبيت مقارني لي جانا بيتو شورش كلي جانا بو الشيطان بو برفيقي أو إنسانا أو شيطان برو شو دبا تشريقايك نشان ددا تشكاريك بودكا وإنهم ليصدونهم عن السبيل أو شيطاناني كدبنا دوستت خواي قرد فرمي للريبازي خوا برستي والريقاي راست لا ددن لا ينددن بلام لهمش سيرتر ويحسبون أنهم مهتدون واش دەزانن کە ئەوان هیدایەت دراون شەیطان بۆتە دۆستی لە ڕێی ڕاست لای داوە واش دەزانێت کە ئەو هیدایەت دراوە لەسەر ڕێگای خواپەرستیە و مسلمانی ڕاستەقینە ئەوە مشکلەیە سەریشت لێ بشێوێ واش بزانی تۆ لە خوا نزیک دەبیتەوە عەبدی ڕاستەقینەی خوایت ويحسبون أنهم مهتدون خوای گەورە لە ئایەتێکی تر دەفەرمێ قل هل ننبئكم بالأخسرين أعمالا پێیان بڵێ ئەی محەممەد عەلەیهی سڵاتو وسەلام پێتان نەڵێم ئەوانەی کە عەمەلیان لە هەموو کەس زەرەرمەندترە چێن الذين ضل سعيهم في الحياة الدنيا ئەوانەی جوهد و کۆششیان لە دنیا بەزایە دەچێت ويحسبون أنهم مهتدون واش حساب دەکەن کە هیدایەت دراون کەواتە باسی ئێمە لەم جومعەیەوە بەرەو دوای ئینشاء الله زنجیرەیەک لەسەر ئەوانەی کە يحسبون أنهم مهتدون ئەوانەی کە وا دەزانن هیدایەت دراون بەڵام گومڕاشن وا دەزانن هیدایەت دراون دۆستی پێغەمبەرانن بەڵام نەخێر شەیطان دۆستیانە با بزانین کێن ئەوانە قورئان بۆی باس کردوین بیان ناسین نەوەک ئێمەش لەوان بین پەنا بەخوای پەروەردگار شەیطان دۆستی بێت چی بۆ دەکات شەیطان هەندێک شتی بۆ دەکات بۆ ڕەفیقەکەی خۆی بۆیە بۆی دەکات بۆ ئەوەی قەناعەتی پێ بکات کە بمێنێتەوە لەسەر ئەو ڕێیە خوارە قەناعەتی پێ بکات کە ئەو ڕاستە چونکە کە شەیطان هیچی بۆ نەکات پێی ناخەڵەتێت بەڵام وزين لهم الشيطان أعمالهم شيطان كار خراپە غەڵەتەکانیان بۆ دەڕازێنێتەوە بۆ ئەوەی قەناعەتیان پێ بکاو لەسەر ئەو ڕێی خوارە بیان هێڵێتەوە یەکێک لەوانە لەو نمونانەی کە شەیطان بۆتە ڕەفیقی ئیشی بۆ دەکات لە ڕێی ڕاست لایداوە بۆ ڕێی خوار و بەردەوامیش ڕای دەچێشێت بۆ ئەو ڕێی خوارە بریتیە لە چی نمونەیەکم باس کرد لە وتاری یەکەم و بۆتان دووبارە دەکەمەوە بۆی عیبرەتی لێ وەربگرن ئافرەتێک شەیطان چۆ ناو لاشەی شێت بوو مەجنونەیە جن چۆتە ناوی بۆچی چۆ ناوی بۆ هەدەفێکی گەورە چۆتە ناوی نەک هەر بۆ ئەزیەتدانی ئەو ئافرەتە دەچێتە ئافرەتێک تووشی جن دەبێ و تووشی سەرع و فێگرتن دەبێ مەمسوسەیە شەیطان ئیشێکی تری هەیە لەوە گەورەتر ئەو جا دەڵێ ئەو نەخۆشەیەوە چا نابێ کە نەیبەنە سەر فڵانە شێخە و سەر فڵانە قەبرە تەواو قەناعەتیان پێ دەکا کە چاکبوونی نییە ئەو نەخۆشەی ئێوە ئیلا دەبێ بیبەنە ئەوێ خەڵک ناچار چەند نەسیحات چەند ئامۆژگاری باشە مادام وا دەیبین کچەکەمان خۆشتر دەوێتەوە با بیبین هەرچەندە مامۆستایەکی شکتوێتی گوناحە بەڵام کچەکەی ئێمە مهمترە لەو گوناحە دەیبا وردە دەیبا و مەڕێکی قەڵەویش دەبێت لەگەڵ خۆی بەرێت بۆی لەوێ سەری بڕێت تاوەکو نەزرەکەی لێ قبوڵ کات بۆی مەرقەدەکە بە جواب بێت و شیفای بۆ بنێرێت چێ چۆتە ناوی
مەجنونە یعنی چێ چۆتە ناوی جنۆکە چۆتە ناو لاشەی ئەو جنۆکە دەیبات تا سەر قەبرەکە و جالی دێتە دەرێ تەواو وەڵا شێتەکە چاک بوو کەواتە ئەو قەبرە بۆی کردین کەواتە ئەوە وەلیەکی چاکە و شیفای نەخۆشمان بۆ دەنێرێت دەبێ هاواری کەینێ شەیطان ئەو نقطەی لە تۆ دەویست قەناعەتت پێ دروستکە کە تۆ هاوار نەکەیتە خوا لە ماڵەکەی خۆت و لە مزگەوتەکەت خوای گەورە بەهانات نایەت ئیلا دەبێ بچیتە سەر فڵانە قەبرە داوا لە فڵانە شەخسە بکەی ئەو جات شیفای نەخۆشەکەی تۆ دێ شەیطانەکە بۆ خۆی چۆ ناوی کە تا گەیاندیە سەر قەبرەکە ئەو جا لە لاشەی دێتە دەرێ تەواو اعتقادیان دروست بووکەوە ئەو قەبرەیە بابە چەند شێتمان بردۆتە سەر فڵانە قەبرە و چاک بووە تەواو وەرە ئایەتی بۆ بخوێنەوە فایدەی نییە حەدیسی بۆ بخوێنەوە فایدەی نییە بۆ چونکە شەیطان بۆتە قەرینی بۆتە دۆستی سەری لێ شێواندووە ويحسبون أنهم مهتدون خوای گەورە لە قورآنەکەیدا پێمان دەفەرمێ ويوم يحشرهم ئەو ڕۆژەی کە خوای گەورە ئینس و جنۆکەکان زیندوو دەکاتەوە یا معشر الجن قد استكثرتم من الإنس ئەی جنۆکەکان ئێوە زۆر ئەو ئینسانانەتان گومڕاکردن وقال أولياؤهم من الإنس ئینسانەکان دەڵێن چی ربنا استمتع بعضنا ببعض ئەی پەروەردگار ئێمە هەندێکمان ئیستیفادەمان لە هەندێکمان کرد سوودمان لە یەکتر وەردەگر ئینسانەکان و جنۆکەکان سوودمان لە یەکتر وەردەگر سوودی چی لە یەکتر وەردەگری ئەوەتە ئینسانەکان هاوار دەکەنە جنۆکەکانیش بەهانایەنەوە بێن و شتیان بۆ بکەن چاک بزانن نەسی قورئانی لەسەرە کە خوای گەورە دەفەرمێ وإن يدعون إلا شيطانا مريدا هاوار کەیتە هەر کەسێک إلا هاوارەکەت بۆ شەیطانە نەک بۆ ئەو کەسە بێ هاوارت کردووە شەیطان بە فریاد دێت تۆزێک شتت بۆ دەکا کە خوای گەورە مۆڵەتی داوە لە دنیا بۆی تۆی پێتاقی کاتەوە هەروەکو چۆن مۆڵەتی دەجال دەدات لە ئاخیری زەمان کە دەجال دێ بەهەشتێک و جەهەنەمێک پێیە دەجال باران دەبارێنێ بە هەر گوندێکدا بڕوە کە ئیمانی پێبێنن گژوجیایان شین دەبێت و لە وەرگایان زۆر دەبێت و مەڕووماڵاتیان قەڵەو دەبێ هەر گوندێکیش بڵێن تۆ کافری تۆ خوانیت باران نابارێنێ و شکانی دەبێ خوا ئیمتیحانی خەڵک دەکات بزانن تا چ ڕادەیەک ئیمانیان هەیە بەو شێوەیەش خوای گەورە دەسەڵاتێکی داوەتە شەیطان دەسەڵاتێکی داوەتە خەڵکی پێتاقی دەکاتەوە بە قسەی خوا و پێغەمبەر دەکەیت یان دەڵێی دیتم بابە فڵانە کەسیان بردە سەر فڵانە مەرقەد و چاک بوو مادام چاک بوو من ئەو بیر و باوەڕی خۆم واز لێ ناهێنم هەر هاواریان دەکەینەوە هەر حیوانیشیان بۆ سەر دەبڕین ئەوە شەیطان وردە وردە گومڕای دەکاو ئینسانە خوای گەورە دەفەرمێ هاوارەکەی بۆ شەیطان دەچێ شەیطانیش دێ وەڵامێکی پوچەڵت دەداتەوە وا دەزانی کە چێ بۆی کردووی وا دەزانی کە پێغەمبەر وەڵامی تۆی داوەتەوە عەلەیهی سەلام کە کتو دیا شێخ عەبدولقادری گەیلانی هاوار وا دەزانی ئەو وەڵامی تۆی داوەتەوە نازانی خوا دەفەرمێ هاوارەکەی تۆ بۆ شەیطان دەچێت شەیطان ئەوەت پێ دەکا و ئەوەی پێخۆشە هەندێک شتیشت بۆ دەکا بە ئیزنی قەدەری خوا بۆی کە زیاتر قەناعەتی تۆ لەسەر ئەو شیرکە بمێنێتەوە و زیاتر گومڕات کات یا دەبینیت دەجالێک وا دەکات دەڵێ من دەچمە ناو ئاگر پێتان سەیر نەبێ واش مەزانن کەرامەتە وەلی خوایە جنۆکە لە چی دروست کراون خوای گەورە پێغەمبەری خواستم دەفەرمێ مەلایکەت لە نور ڕووناچی دروست کراون ئینسانیش لە قوڕ جنۆکەش لە ئاگر دروست کراوە ئەو کەسێک کە دەڵێ لە پێش چاوی ئێمە دەچمە ناو ئاگر و من وەلی خوام ئەوە جنۆکە ئاگرینەکان پۆشاکێکی لەبەر دەکەن دەچێتە ناو ئاگریش ناسووتێت جنۆکە قەرینیەتی لەگەڵیەتی چ کاتێک دەتوانێ وا بکە ئەگەر بەتەنها بڵێ یا ئەڵڵا هاوار قەت ناتوانێت بچێتە ناو ئاگر بەڵام کە کوتی یا شێخ عەبدولقادری گەیلانی هاوار شەیطان دێت قەرینەکەی دێتەوە ئەوجا دێتە بەری و دەچێتە ناو ئاگر هیچ تەسیری نییە شوشەشت بۆ بخوا هیچ زەرەری نییە چونکە جنەکە لەگەڵیەتی شەیطانەکە سەری ماریش بخاتە ناو زاریەوە هیچ تەسیری نییە چونکە ئەو مارانە زۆربەی شەیطانن جنۆکەنە لە حەدیثدا هاتووە هیچ تەسیری نییە ئێمە وا دەزانین وەلی خوایە و کەرامەتە بەڵام قورئان پێمان دەڵێ ئەوە وەلی شەیطانە ئەوە دۆستی شەیطانە و شەیطانە جنۆکەکان بۆی دەکەن نەخەڵەتێن زۆر بەمان خەڵەتاوێ ويحسبون أنهم مهتدون زۆربەی خەڵک وا دەزانن ئەوە هیدایەتە ئەوە کەرامەتە و پیاوچاکێتیە بەڵام ئەوە لە خشتە دەرچوونە لە ڕێگالادرانە و بە خۆشمان نازانین کەواتە براگیان شەیطان فێڵی زۆرە 99 دەرگای خێرت لێ دەکاتەوە بۆی بدباتە دەرگایەکی سەدەمی شەڕ کە لە هەمووی گەورەترە زانایان دەڵێن شەیطانەکان کە قولی شەیطانەکان بریتیە لە چی جنۆکەکان ئەوەیە کە أشد الناس علينا أصحاب السنة لهمو كس قرستر كدجايتيان بكينو بيمان ناكريت أوانا كشوين سنتي بيغمبر دكون عليه الصلاة والسلام أما أصحاب الأهواء والبدع بلا ما واني كشوين بدع وأهواء دكون نكشوين قرآن وحديث كون فنلعب بهم لعبا أو قالتيان بيدكين شون القيد ينصرين ينصرين نوا بلا كشوين سنة كوينات واني زفرت بيبريت بويا
لا أثرك ذاك هاتوا حسني بصري رحمة خوالي بدا فرمي دارك هبو درختك هبو دا پرسترا خلچی اعتقادی پێ بوو کە بەڕەکەتە و نازانم چی پیاوێکی شتی اسم ئەو درەختەی دەبڕم بۆی خەڵکی گومڕا نەبێ اعتقادیان بە درەختێک بێ دەبێ اعتقادمان بەس بەخوا بێت کەوتە ڕێگا کە ڕۆیشت لە ڕێگا شەیطان لەسەر شکڵی ئینسانێک هاتە لای وتی بۆ کوێ دەڕۆی کاری وا مەکە چیشت بەو بەزمەیە قسەی خەڵکت دێتە سەر لۆمەی خەڵک لەوە چاکتر واز لەوە بێنە ڕۆژی 2 دینارت دەدەمێ تیجا چێ دەڵ واز دەکەیت تۆ 2 دینارم دەدەیت هەموو بەیانێک هەستای 2 دینارت لەژێر سەرینەکەی خۆت دەست نەکەوت وەرە بیبڕە هەر بەیانی هەڵدەستا 2 دیناری لێیە هەر بەیانی هەڵدەستا 2 دیناری لێیە ڕۆژێک چێر شەیطان لێی بڕی نەیدایە وتی ئیلا دەبیستمە ئەو دارە ببڕم لە ڕێگا کە هاتەوە شەیطان هاتە پێش ڕێگاکەی تی بۆ کوێ تیسم ئەو دارە دەبڕم دارێک لە جگە لە خوا بپەرسترێ و خەڵکی اعتقادی پێ بێ نابێ بمێنێ وتی ڕاز ناکەی درۆ دەکەیت ئەمڕۆ بۆ 2 دینارەکانت هاتووی دوێنێ و پێرێکە هاتی لەبەر خوا هاتی بەڵام ئەمڕۆ 2 دینارەکەت لێ بڕاوە فەرموو بزانم دەتوانی بیبڕی ناتوانی دەسەڵاتی منت نییە ئەمڕۆ چونکە نیەتەکەت لەگەڵ خوا نییە دوێنێ پێت نەدەوێرە چونکە نیەتت خالص بوو موحید بووی ئەمڕۆ کە بۆ 2 دینار هاتووی ئەوە وای لێ کردی لە ماڵداری کردی ئەوڕۆ دەرەقەتی من نایە و دەسەڵاتی منت نییە کەواتە نیەتمان خالص کەین شەیطان فێڵبازە باوکە گەورەمان ئادەمی لە بەهەشت دەرهێنا حەوای لە بەهەشت دەرهێنا ئێمەش دەردێنێت لەو نعیمی دنیا بۆ جەحیمی جەهەنەم خوابمان پارێزێت بەهەشتمان لە دەست دەدا و بەرەو جەهەنەم دەمان بە ئاگامان لە خۆمان بێ بە جەهل و نەفامی دیندارێتی و عیبادەت ناکرێ باوەکو ڕاهیبەکەمان لێ نەیە با بزانین خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام چیان فەرمووە شوێن قورئان و حەدیث کەوین نەک دیندارێتی بە عادەت و نەرید ناکرێ دیندارێتی بە علم و بەڵگە و قورئان و حەدیث دەکرێ نەک باب و باپیرم وایان گوتم نیژوا دەڕۆم نەخێر شوێن بەڵگەکەوین خوای گەورە پێغەمبەری ناردووە ڕەسوولی خوا بۆ لای ئێمە ئەوە ئەگەر بێت و مدیر ناحیەیەک نێراوێکی ڕەسمی خۆی بنێرێ بۆ لای تۆ کتابێکی پێیە لەولا کۆڵانی شەوە نەفەرێک بێت بڵێ کاکە من نێراوی مدیر ناحیەم کە ئەمەیان باوەڕ دەکەیت نوێنەر ڕەسمیەکەی ئەو یا کەسێک لە کۆڵانەوە هاتوو دەڵێ بە قسەیم کە بە قسەی فڵانە کەس مەکە نوێنەری ڕەسمی خوای پەروەردگار محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بەو قورئانە هاتوو شوێنی کەون شوێن کەسی تر نەکەون اتبعوا ما أنزل إليكم من ربكم ئەوەی کە لەلایەن خوا دابەزیوە بۆ لای محەممەد عەلەیهی سەڵام شوێن ئەوە کەون ولا تتبعوا من دونه أولياء غير ئەوە شوێن کەسی تر نەکەون إلا ئەوە نەبێ کە ڕێگای پێغەمبەرت نیشاندا عەلەیهی سەڵات وسەلام تەنها هەر کەسێک شوێنی کەوی جگە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە ڕاد نەچێشێ بۆ سەر سونەت گومڕا دەبی خوای گەورە بمان پارێزێ لە گومڕایی خوای گەورە ڕحممان پێ بکەی خوای گەورە شیفای نەخۆشمان بنێری خوای گەورە شیفای دڵەکانیشمان بدەی خوای جان هیدایەتمان بدەی ڕێگای ڕاست بدۆزینەوە شوێن سونەتی تۆ بکەوین لەو کەسانە نەبین کە سەریان لێ شێواوە و گومڕا بوون و واش دەزانن لەسەر هیدایەتن خوای گەورە ئاخیرمان خێرکەی بەختەوەرمان کەی و بەختەوەریش بەسەرگەل و نیشتیمانماندا بڕێژی خوای جان ئاسوودەیی و خۆشحاڵی بە هەموو لایەکمان ببەخشی ئاخیرمان خێرکەی بەهەشتمان بەنسیب بکەی والحمد لله والصلاة والسلام على رسول الله وأوصي نفسي وإياكم بتقوى الله والحمد لله وأقم الصلاة